باسرما نە ناوچەیەکی گەشتیاریە و نە شوێنێکی بازرگانیشە کەچی خێزانە عەرەبەکان ڕوویان تێکردووە و تەنیا لەم ساڵدا زیاتر لە 150 پارچە زەویان لەو سنووری ئەو ناحیەیە کڕیوە. پەیوەندیمان بە بەڕێوەبەری ناحیەی باسرمە کرد ئەو نەیشاردەوە کە خێزانە عەرەبەکان مامەڵە کڕین و فرۆشتنیان بە زەوی نەکرد بێت لە سنووری ناحیەکەی، بەڵام یەکێک لەو پارێزەرانەی کە ڕێکارە یاساییەکانی ئەو مامەڵەی کڕینی زەویەکان لە دەستگا فەرمیەکان ئەکات بۆ ئێمەی ئاشکرا کرد کە ساڵی پار نزیکەی 6 حاڵەتی کڕینی زەوی لەلایەن خێزانە عەرەبەکان لە باسرمە هەبووە، بەڵام ئەم ساڵ واتە ئەم ساڵ هێشتا نزیکەی 7 مانگ و نیوە 3 ئەوەندەی ساڵی پار خێزانە عەرەبەکان زەویان لە سنووری ناحیەی باسرمە کڕیوە. هۆکارەکەشی بۆ ئەوە ئەگەڕێنەوە کە پێشتر لە شەقڵاوە ڕێ بە خێزانە عەرەبەکانەدرا زەوی یان مڵک لەو قەزایە بکڕن، بەڵام لەوەتی ساڵی پار کڕین و باڵێن فرۆشتن بە خێزانە عەرەبەکان لە شەقڵاوە قەدەغە کراوە، بۆیە ئەو خێزانانە ڕویان لە ناحیەی باسرمە کردووە. وردەکاری زیاتر لەسەر ئەم بەدواداچوونەی ئێمە کە کردومانە لە ماڵپەڕی 964 دۆتکەی ئاردی بڵاو کراوەتەوە.